وامراماندا بوو هەم ڕێها دڵتانە سانیە سام کەمە خوام وارەکی کە لە زاواوەوی لە کورد و فارس و باریک و قەوی فرق نمی کنی فارسی یا کردی تو دانشکده دلم رو بردی دایک زاوا ئامان نەکەیتە قژیا دایک زاوا ئامان نەکەیتە قژیا کوڕەکەت پڕەو نەکەی بچێتە گژیا ئەی چۆن دایک وەوی ئامان دخالت نەکەی ناو مردمە زاواکەت هەر خەجاڵت نەکەی دەستکەنە ملیەک وەک هەڵقەی زەنجیر خوا خۆشبەختان کا چە جوان و چە پیر نشسته بودم تو قوڵای گەرمە وەختی ڕەت شدی هەڕە چوە سەرمە های بەرماکە قوڕوان بارۆم بەرماکە قوڕوان بارۆم قوڕوان شەکەتی ڕێەکەی شارۆم قوڕوان شەکەتی ڕێەکەی شارۆم ئێواوەیدا تۆز مەگە باوکم تۆز مەگە قوکەفتە
ئەی بۆ تۆر و پڕ بۆ تۆرای خانم لەسەرچی تۆرای وهاداتە لە خۆشکم بە پوتی نەیژی دەمپای دەگرا من ولفتە و حەی بەڵا شەری و پیرۆزە و تەڵا ملە و جافر و سەیفڵا مەحسە و ڕەزیە و ماشەڵا ئەرێ بۆ تۆرۆ کەرە بۆ تۆرای خانم لەسەرچی تۆرای وهاداتە لە خۆشکم بە پوتی نەیژێ دەمپای چەوەختێ چوینە ماڵە و خەسوم کریە ساتورە مەحسە و ڕەزیە ئەویان کرد ماشەڵا کەفتە لاڵیان ساتوریان لە دەستی سەن ئارامش کەفتە ماڵیان ئەرێ بۆ تۆرۆ کەرە بۆ تۆرای خانم لەسەرچی تۆرای وهاداتە لە خۆشکم بە پوتی نەژێ دەمپای جەلەسەیان تەشکیلدا خەسوم نیشتە قەزاوەت سەدما دەی بووم تەسویب کرد بەبێ ڕەحم و شەقاوەت هیچی کەیوانە